کەمتر لە مانگێک دوای سەردانی حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری ئیسلامی ئێران بۆ بەغداد، عادل عەبدولماهدی سەرۆک وەزیرانی عێراق وەک یەکەم وێستگەی سەردانە ئیقلیمیەکانی سەردانی تارانی کرد. لە کۆیگشتی کارەکانی سەردانەکەدا جەخت لە جێبەجێکردنی ڕێکەوتنامە دووقۆڵیەکان و پارەپێدانی پەیوەندیەکانی نێوان هەردوو لاکرایەوە. ئەو خاڵەشی لە سەردانەکەدا زیاتر جێی تێڕامانی چاودێران بوو. داواکەی ڕابەری شۆڕشی ئیسلامی ئێران بوو بۆ گوشارخستنە سەر ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ کشانەوەی هێزەکانی لە عێراق. سەرچاوەیەکی نزیک لە عادل عەبدولماهدی کە لە شاری مەشهەدەوە کۆتایی بە سەردانەکەی بۆ ئێران هێنا ئاشکرای کرد. ئەو تەوەرانی لە سەردانەکەدا خراونەتە بەربەس و گفتوگۆیان لەبارەوە کراوە تەواوکاری دانوستانەکانی مانگی پێشووی سەردانەکەی ڕۆحانی بوون بۆ بەغداد. ئەوەی جێگەی سەرنجە ئایەتوڵڵا عەلی خامنەیی لە کۆبوونەوەیدا لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق داوای لێکرد گوشار بخاتە سەر ئەمریکا بۆ کشاندەوەی هێزە سەربازیەکانی لە عێراق. ئەو پێی وابوو ئەمریکا لە هەر ناوچەیەکی جیهان بۆ ماوەیەکی درێژ هێز بهێڵێتەوە، ئەوە دەرکردنی ئەو هێزانە لە داهاتوودا سەخت دەبێت. لە بەرامبەردا عادل عەبدولماهدی کە بە بڕوای چاودێران هەوڵی ڕاگرتنی هاوسەنگی نێوان کۆی هاوکێشەکان دەدات، ئەوەی بەڕابەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران ڕاگەیاندووە، حکوومەتەکەی جەخت لە خاڵی هاوبەش لە پەیوەندیەکانیدا لەگەڵ هەموو لایەک دەکاتەوە و نایەوێت لەسەر حسابی پەیوەندیەکانی ببێتە بەشێک لە جەمسەرێکی سیاسی دیاریکراو. لەبارەی ئەنجامەکانی سەردانەکەی سەرۆک وەزیرانی عێراقیش بۆ تاران، بەیاننامەیەکی نووسینگەی ڕاگەیاندنی عەبدولماهدی ئاشکرای دەکات هەردوولا لەسەر چەند پرسێکی هەمەلایەنە پێگاتون، لەوانەش بەردەوامی فرۆشتنی کارەبا لە ئێرانەوە بە عێراق و ڕاکێشانی هێڵی شەمەندەفەر لە نێوان بەسڕە و شەلەمچە، هەروەها ئاسانکاری سەردان و هاتوچۆی هاوڵاتیانی هەردوو لاو هەماهەنگی لە بواری ئەمنی و چاودێری سنوورەکان. هەر لەو چوارچێوەیەدا ڕەزا ڕەحمانی وەزیری پیشەسازی و بازرگانی ئێران جەختی لە جێبەجێکردنی ڕێکەوتنامە بازرگانی دووقۆڵیەکان و گەیاندنی ئاستی ئاڵوگۆڕی بازرگانی نێوان هەردوو وڵات بە 20 میلیارد دۆلاری ئەمریکی لە ساڵێکدا کردەوە. ناوبراو ئەوەشی وت وەفتی هەردوو وڵات باسییان لە بنیادنانی 8 شاری پیشەسازی لەسەر سنوورەکانی هەردوو وڵات کردووە و لەسەر شوێنی بنیادنانی ئەو شارانەش ڕێکەوتون. لای خۆیەوە بیژەن زەنگەنە وەزیری نەوتی ئێران ئاشکرای کرد هەردوو وەزارەتی نەوتەی عێراق و ئێران لەسەر پەرەپێدانی هەردوو کێڵگەی نەوتی نەفت شەهر و خوڕەمشەهری سنووری پێگاتون. سەردانەکەی عادل عەبدولماهدی بۆ کۆماری ئیسلامی ئێران سەرەتای گەشتێکی ناوچەییە کە هەریەک لە تورکیا و عەرەبستانی سعودێش دەگرێتەوە، بڕیارە دوای ئەوانیش سەردانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بکات.